ئەگەر گومانت لەو بابەتە هەیە دەفەرموو تاقیب بکەرەوە. بە ناوی خوای بەخشەندە و میهرەبان، وەرە باشتێکی زۆر بە سوودت پێ بڵێم، یەک کەلیمەیە، بەڵام دڵنیا بە سوود و قازانجەکەی بەقەد یەک دەریا بۆ ئینسان هەیە. دکتۆر تارق سوەیدان دەڵێت شتێک هەیە کە هەموو فەیلسوفەکان و پێغەمبەران و پیاوچاکان لەسەر یەکدەنگن، ئەویش ئەوەیە کە بەخشین دڵ و دەرونی ئینسان ئاسوودە دەکات و ئینسان بەختەوەر دەکات. پێت سەیر نەبێ. بۆچی؟ چونکە بەپێی توێژینەوەی زانستی و دەرونی وەختێک کە ئینسان شتێک دەبەخشێت دڵی کەسێک ئاسوودە و خۆش دەکات، لە بەرامبەردا دڵی ئاسوودە دەبێت و دڵی خۆش دەبێت. تاقیب کەرەوە وەختێک کە شتێک بە کەسێک دەبەخشی، کەسێک دڵخۆش دەکەی، کاتێک کە دێەوە بۆ ماڵەوە هەز دەکەی زۆر دڵخۆشی، زۆر ئاسوودە و کامەرانی، چونکە پێداویستی کەسێکت جێبەجێ کردووە. بەپێی توێژینەوەی زانستی بەخشین ئینسان ئاسوودە دەکات. دەی پێغەمبەریش فەرموویەتی صلی الله علیه وسلم باشترین کار و کردەوە، باشترین کەس و باشترین کار کە ئینسان بیکات ئەوەیە کە دڵخۆشی و خۆشحاڵی بخاتە دڵی کەسێکەوە و کەسێک خۆشحاڵ کات. خوای گەورەش لە بەرامبەردا ئەو کەسە ئاسوودە و کامەران دەکات. دەی خۆ ئەگەر هەردوو دڵی، ئەگەر گومانت لەو قەزیەیە هەیە